Bueno, es totalmente diferente, pero yo no creo que sea en España, sino en todos los países. Las antiguas eran mucho más familiares, ahora son más independientes, pero es verdad que hemos ganado en luminosidad, en espectáculos, como ves las calles de bonitas. Antes no estaban así, evidentemente, esto hace muchos años que no estaban así. We are from Germany and we make holidays in December every year, and the most time we go to Spain, for example, to last year we have been in Valencia, the year before we were in Barcelona, and now we are in Madrid. We are the second day here now, and I think it's a beautiful city. It's very busy. The people are very friendly, we think so, when we see the people here, and I think it's a nice place for people to make holidays. و مناسبات که سر ساله هم تشتا بوجید گینین و آمادت کن و کرین تا کنو که ما چه آماده کاری نکرینه که آماده کاری وقت دارا کریسمس آن بس ما برنامه تن که بزاروکا خاصتا بزاروکا وان جوره آهنگ که بچیک هرچی نبیتن بچیک بگیرین. آماده که این هر سال تشتی داو تردین، یعنی سال با سال تشتی که جان تردین بو خدمت خلقی به هر مسیحی بید، یعنی همه میج عردی بید هرچی بید درست دفمه فرق دینه و کو سال تشته هم تشتی خبر بترش ترکی دینی صینه دینی صامتین اصلاشی باید ما ارزان ترش باید شش برای ظروف نکه نوکی برینه والحمد لله رفت بین. کۆی وێنەکان پێکهاتووە لە 30 وێنە کە باز لە گەورەی و کارەساتی بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتەکە کە لە ناوچەی چاودێری پارێزگای کرماشان ڕوویداوە. وێنەکان کۆی وێنەکان 30 وێنەیە، هەر وێنە بۆ خۆی باز لە گەورەی و نیشاندانی ئەو کارەساتە گەورەیە کات. فۆتۆگرافەری بەڕێز کاک دلاوەر هەڵەبجەیی کە ئەم کاک دلاوەر هەستاوە ئەمڕۆ هەم پەیامەکەی خۆی هەم ئەو سۆز و خۆشەویستی کە هەی بۆ ئەو هاوڵاتیانی کە زەمین لەرزەکە گرتوێتەوە لە کوردستانی ڕۆژهەڵات ئەمڕۆ هاتووە لە سلێمانی لە پێشەنگایەکە خەم و ئازارەکانی ئەو هاوڵاتیانەی گواستوێتەوە بۆ ناو هۆڵی ئەم نەسوورەکە.